السلام عليكم. اما برنامه زوره بۆ بزانین چۆن یارمەتی جوتیار بدەین هەم لە ڕووی زانستیشەوە لە دەکرێت بە کولفەیەکی کەمتر بەرهەمێکی زیاتر و بە جۆری باشتر بەرهەم بێت جا لەسەر هەموو ئەو شتانە ئینشەڵڵا کار دەکەین هەر خۆشم حەزم دەکرد بێم ئەمە ئەو تەجروبەیە ببینم پێشمان بکرێت دەیکەین و لەگەڵ خەڵکێکی پسپۆریش قسەمان کردووە لە دەرێش کە ئەوان بێن چۆن یارمەتی جوتیاری ئێمە بدەن چۆن بەروبوومی خۆیان زیاد بکەن ئیمکانیاتمان هەبێ هەموو شت دەکەین بەس مشکلە ئێمە ئەوەیە هەم حکوومەتی عێراق فشارمان بۆ دینی بودجەمە بۆ صرف ناکەن هەم نایە لەم نەفتەکە بفرۆشین هەم داهاتی ناوخۆ ئەنواعی ئەوەمان پلانمان لێ دەگێڕن توزك زحمتها بس بهيك لقال والتحمل تاعنا ان شاء الله مش تبغى التحمل معنا حتى اقول موجود بالتحمل معها وبداخل دونيش بيستان اما او كاريكرا بحقيقه اما ناپاکی و اما استمکاریه اما پلانگیرانه دشی قواری هرمی کردستان با اینجا با هر چی دیکن با بیکن ان شاء الله خو پشتیوان بیمه نانی کی وشکش من هبی سرب و زوردار و استمکار نبینات بس اوی جی داخه او دست نوخویه که دستدار لو نوخوکی اینجا لو هموشی ناخوشتر وره بله کم کردنی دستالاتی هرم بو خوی به دستکوت بزن اما اما دستکوت من به دست نوکتوانی منو کسریش نادی اما بس حولی که نزوکه ما هو الثاني الممنوني هماني لا قبري هتاني